لە کاتەکانی یەکەمی بەرەبەیانی ڕۆژی هەینی کاتێک عێراقیەکان لە خەودابوون ژمارەیەک ئۆتۆمبیل لە نزیک فڕۆکەخانەی بەغدای نێودەوڵەتی کرانە ئامانجی فڕۆکەی بێفڕۆکەوان و بەهۆیەوە قاسم سولەیمانی فەرماندەی فەیلەقی قودسی سوپای پاسداران و ئەبوو مەهدی موهەندیس فەرماندەی کەتایبی حیزبوڵڵای عێراق و 10 کەسی تر کوژران. سەرەتا زانیاریەکان وا بڵاوکرانەوە کە فڕۆکەخانەی بەغدا کراوەتە ئامانجی چەند کاتیۆشایەک کە پێشتر ڕووداوی لەو شێوەیە ڕوویداوە، بەڵام دواتر حەشتی شەعبی بڵاوی کردەوە کە سەرکردەیەکی باڵایەن لە نزیک فڕۆکەخانەی بەغدا کراوەتە ئامانج و چەند میوانێکیشی لەگەڵدا کوژراون. پاش تێپەڕبوونی کاتژمێرێک وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆن بە فەرمی ڕایگەیان هێزی ئاسمانی وڵاتەکەی لە ئۆپراسیۆنێکدا هێرشەکەی بۆ کوشتنی قاسم سلێمانی و ئەبوو موهەندیس ئەنجامداوە و ئامانجی ڕێگریکردن بۆ لە جێبەجێکردنی ئەو پلانانەی دژ بە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە عێراق دانراون. بە پێی ئەو زانیارانی تا ئێستا بەردەستی میدیاکان کەوتون قاسم سلێمانی لە گەشتێکدا کاتژمێریەکی شەو گەیشتوتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا و لەلایەن ئەبوو مەهدی موهەندیس جێگری دەستەی حەشتی شەعبی و فەرماندەی کەتایبی حیزبوڵڵاوە پێشوازی لێکراوە. پنتاگۆن لە ڕاگەیاندراوەکەیدا ئاشکرای کردووە هێرشەکە بە فەرمانی ڕاستەوخۆی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا ئەنجام دراوە. تا ئێستا یەکلایی نەکراوەتەوە قاسم سلێمانی لە سووریاوە بەرەو بەغدا گەشتی کردووە یان لە لوبنانەوە بەرەو بەغدا هاتووە، بەڵام ئەوەی دیارە کە پێشوەق دەستگا هەوڵگریەکانی ئەمریکا ئاگاداری سەردانەکەی بوون و چاودێری کراوە. بەپێی ئەو دیمەنانەی دوای بۆردومانەکە بڵاو کراونەتەوە 2 ئۆتۆمبیل هەردووای دەرچوونیان لە فڕۆکەخانە بۆردومان کراون. شوێنی بۆردومانەکە لە نزیک یەکەمین خاڵی پشکنین لە دەرەوەی فڕۆکەخانەی بەغدا بووە. بەپێی میدیا ئەمریکەکان 4 موشک لە فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی ئەمریکیەوە ڕاستی ئۆتۆمبیلەکان کراوە و بەهۆیەوە 12 کەس کوژراون. لەوبارەوە ئیرەج مەسجدی باڵێزی ئێران لە بەغدا ڕایگەیاندووە جگە لە قاسم سلێمانی و ئەبوو مەهدی موهەندیس 10 کەسی تر کوژراون کە تەرمی ژمارەیەکیان بە تەواوی تێک چووە و نەناسراونەتەوە. لە بەشێک لە میدیاکانەوە زانیاری ئەوە بڵاوکرایەوە کە دوان لە کوژراوەکان بە ڕەگەز لوبنانی بوون و هاوڵی قاسم سولەیمانیان کردبێت، بەڵام حکوومەتی لوبنان ڕەتی کردەوە هیچ هاوڵاتێکی لوبنانی لە هێرشەکەدا کوژراوێت. هاوکات ڕاگەیاندنی سوپای پاسدارانیش ئاشکرای کرد 4 فەرماندەی سەربازی دیکە هاوڵی قاسم سلێمانی بوون و هەر 4یان کوژراون کە یەکێکیان پلەی عەمیدی هەبووە و ئەوانی تریش ئەفسەر بوون. جگەلەوە محەممەد ڕەزا جابری بەڕێوبەری پرۆتۆکۆڵی حەشتی شەعبی لە فڕۆکەخانەی بەغدا و 3 چەکداری دیکەی حەشد لە هێرشەکەدا کوژراون. دوای هێرشەکە تەرمەکان بۆ نەخۆشخانەی فڕۆکەخانی سەربازی موسەنا گوازراونەتەوە. لە ماوەی دەڕۆژی ڕابردوودا ئەمە دووەمین جارە هێزی ئاسمانی ئەمریکا چەند ناوچەیەکی جیاواز لە عێراق بۆردومان دەکات. پێشتریش لە بۆردومانێکی ئەو شێوەدا ژمارەیەک فەرماندەی کەتایبی حیزبوڵڵا کوژران و بریندار بوون. بە پێوە دیمەنانەی لە دوای ڕووداوەکە بڵاو کراونەتەوە تەرمی کوژراوەکان شێواوە و جەستەی قاسم سلەیمانی دەناسرێتەوە کە بووەتە چەند بەشێکەوە. هەروەها چەند کەلوپەلێک بە کوژراوەکان بووە، لەوانە بڕێک پاری ئێرانی و لوبنانی و کتێبێک و نووسراوێکی دەستەی حەشتی شەعبی. تا ئێستا وەزارەتی بەرگری ئەمریکا هیچ وردەکاریەکی ئەنجامدانی هێرشەکەی بڵاو نەکردوێتەوە، بەڵام بەرپرسانی ئێران لە میدیاکانەوە باس لەوە دەکەن کە هێرشەکە بە هاوکاری دەستگای هەواڵگری ئیسرائیل ئەنجام دراوە.